کەرتی تایبەت لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکاندا ڕۆڵی خۆی بە تەواوەتی گێڕاوە. عێراق یەکێکە لەو وڵاتانەی کە زۆر پێویستی بە ئاوادانکردنەوە هەیە، ئەمەش پێویستی بە پاڵپشتێکی باشی کەرتی تایبەت هەیە. هەرچەندە ژمارەی کۆمپانیا ناوخۆی و بیانەکان لە عێراقدا ژمارەیەکی یەکجار بەرزە، بەڵام تا ئێستا نەتوانراوە کاروانێکی ئاوادانی یاخود جێدەستێکی کۆمپانیا ناوخۆیەکان بە تەواوەتی لە پارێزگاکانی خوار و ناوڕاستی عێراقدا بەدی بکرێت. بە جۆرێک بە پێی داتا و ئامارەکانی وەزارەتی بازرگانی عێراقی بێ، ژمارەی کۆمپانیەکان زیاترە لە 100,000 کۆمپانیای هەم ناوخۆی و هەمیش بیانی. ئەمە لە کاتێکدا ئەم ژمارە کۆمپانیا لە هەر وڵاتێکا بێ ئاوادانێکی زۆر بەخۆیەوە دەبینێت. ئەگەر تایبەت بە هەرێمی کوردستانیش ژمارەی کۆمپانیەکان زیاترە لە 30,000 کۆمپانیای ناوخۆی و بیانی. بەڵام ئەوەی مەبەستی منە لەم بەرنامەیەدا بە دوواداچوونی بۆ بکەم، بزانم شێوازی دامەزراندن یاخود ڕێگاپێدان بە ناوی بازرگانی و تۆماری کۆمپانیەکان هەم لە پارێزگاکانی عێراق هەمیش لە هەرێمی کوردستاندا چۆنە، ئەو هەماهەنگیە چییە لە نێوان هەرێمی کوردستان و حکومەتی فیدرالیدا بوونی هەیە لە بژانەوەی ئەم جارەدا. بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. تۆمارکردنی ناوی بازرگانی لە عێراق نووسراوی بانکێکی باوەڕپێکراوی عێراقی کە پشتڕاستی سەرمایەی کۆمپانیاکە بکات. کۆپیەکی گرێبەستی کۆمپانیاکە تیایدا ناوی دامەزرێنەران یان جێگرەکانیانی تێدا بێت. کۆپیەکی بەڵگەنامە تاکە کەسیەکان ئەگەر عێراقی بن، وە کۆپیەکی پاسپۆرتیان ئەگەر بیانی بن. بەڵێننامەی دامەزرێنەرانی کۆمپانیا کە پشتی تایبەتیان هەیە. کەسانی بیانی ئەوەی پێویستە لە سەریان ئەوەیە پاسپۆرت و بەڵگەنامە کەسیەکانیان ببەنە وەزارەتی دەرەوە. تا ئێستا لە عێراق بە چەندین شێواز ناوی بازرگانی کۆمپانیا تۆمار دەکرێت، لەوانە وەزارەتی بازرگانی و ژووری بازرگانی عێراق کە هەریەکەیان چەند ڕێنمایەکی تایبەت بە خۆیان هەیە. ئەمە جیا لەوەی هەندێک جار ڕێگا بە کۆمپانیاکانی هەرێمی کوردستان نادرێت لە پارێزگاکانی عێراق کار بکەن، بە بیانووی ئەوەی کۆمپانیاکان لە عێراق تۆمار نەکراوە. بۆ ئەم مەبەستە لەگەڵ هەردوو لایەنی پەیوەندیدار سەبارەت بەو بابەتە گفتوگۆ دەکەین. لە ڕاستیدا کۆمپانیا ناو نووسراوەکانی وەزارەتی بازرگانی ژمارەیان لە 84,000 کۆمپانیا زیاترە بە کۆمپانیا ناوخۆی و دەرەچەکانەوە. 79,000 کۆمپانیا ناوخۆیە و 5,000 کۆمپانیا بیانیە. کۆمپانیا کوردیەکان بە کۆمپانیای ناوخۆیدا دەندرێت، بەڵام مەرجی ئەوەیان بەسەردا دەسەپێنرێت کە بەڵگەنامە پێشکەشی وەزارەتی بازرگانی عێراقی بکەن. ئەمەش بە مەبەستی هەبوونی بەڵگە و دۆسیەی تەواو ورد لەسەر هەموو کۆمپانیاکان بە هەرێمی کوردستانیشەوە. لێرەدا ئەم ڕێکارانە تەنها بۆ ڕێخستنی ئیشوکارە و ئاڵۆزی دروست ناکات و مانای ئەوە نییە نەگونجاوین بۆ کارکردن لەگەڵ یەکتر. دۆسیەی تایبەت بۆ کۆمپانیاکە دەکرێتەوە و زانیاریە سەرەتاییەکانی کۆمپانیاکە داخڵ دەکرێت لەلایەن بەڕێوەبەرەتی تۆمارکردنی کۆمپانیاکانەوە لە سەنتەری وەزارەتی بازرگانی. ئەو بەڵگەنامانەی کە داوا دەکرێت بۆ تۆمارکردنی کۆمپانیایەکی عێراقی بەپێی یاسای ژمارە 21 ساڵی 97 دانراوە. هەروەها بە پشتبەستن بەو ڕێنماییانەی وەزارەت کە لە پاش ئەو ساڵە دەرچووە، ئەمەش 8 خاڵی گرنگ لە خۆ دەگرێت. داواکاری تۆمارکردنی ناوی بازرگانی نووسراوی بانکێکی باوەڕپێکراوی عێراقی کە پشتڕاستی سەرمایە کۆمپانیاکە بکات کە نابێت لە 1 ملیۆن دینار کەمتر بێت. کۆپیەکی گرێبەستی کۆمپانیاکە تیایدا ناوی دامەزرێنەران یان جێگرەکانیانی تێدا بێت و واژۆکرابێت لەلایەن ئەوانەوە. کۆپیەکی بەڵگەنامە تاکە کەسیەکان ئەگەر عێراقی بن و کۆپیەکی پاسپۆرتیان ئەگەر بیانی بن. بەڵێننامەی دامەزراندنی کۆمپانیا یان پشتی تایبەتیان هەیە. لە کاتێکدا دامەزرێنەری کۆمپانیاکە عێراقی بێت، ئەوە عەقدی کۆمپانیاکە و بەڵگەنامەی دامەزراندنی کۆمپانیاکە و بەڵگەنامەی ڕازیبوون بە دامەزراندنی کۆمپانیاکە دەبێت لەگەڵ خۆی بهێنێت. ژووری بازرگانی عێراق نزیکەی 9 ملیۆن ئەندام لە خۆ دەگرێت. ئەم ژمارەیە ئەندامانی بنیادی گشتین. هەروەها نزیکەی 100,000 کۆمپانیا تا ئێستا تۆمار کراوە لە بەغدا. هەموو کۆمپانیەکان بەپێی یاساکانی عێراقی تۆمار دەکرێن. یەکەم بەندی یاساکەش ئەوەیە کە دەبێت ناوی کۆمپانیاکە تۆمار کرابێت. پاشان دەچێتە شوێنی تۆمارکردنی کۆمپانیا
پاشان تۆماری بەشەکان پاش تەواوبوونی ڕێوشوێنەکانی تۆمارکردنی کۆمپانیا و بەڵگەنامەی تۆمارکردنی کۆمپانیا دەردەچێت پێویستە خاوەنی کۆمپانیاکە یاخود پارێزەرەکەی بچێتە وەزارەتی بازرگانی و تۆماری بکات و ناسنامەی بازرگانی دروست بکات شێوازی ناونووسینی ناوی بازرگانی بریتە لە دوو جۆر ناوی بازرگانی ناوی یەکەمیان تایبەتە بە بازرگانی ئاسایی کە دەیەوێت ناوێکی بازرگانی تۆمار بکات ئەمەش پەیوەستە بە تاکە کەسەوە کە پێویستە بەڵگەنامەی بەکرێگرتن یاخود بەڵگەنامەی خاوەن موڵکی هەبێت کە شوێنی ئەنجامدانی کۆمپانیا بازرگانیەکە دیاری بکات هەروەها بەڵگەنامە کەسیەکانی پێویست بهێنێت بەڵام کاروبارەکە هەمووی ئێستا بە شێوەیەکی ئەلکترۆنی بەڕێوە دەچێت پێویست ناکات بچیتە لای پارێزەر و ناوێک دیاری بکات و ناوەکە پێشتر بەکارات بێت و دیسانەوە ناوێکی دیکەت لێداوە بکرێت و پرۆسەکە دووبارە ببێتەوە ئێستا بە شێوازی ئەلکترۆنی ناوەکە حیجز دەکرێت هەمان یاسا بەسەر تاکە کەسەکان و کۆمپانیەکانیش پەیڕەو دەکرێت ژمارەیەکی زۆر لە شاندی بیانی سەردانی ژووری بازرگانی بەغدا دەکەن بەرهەمەکانی خۆیان نمایش دەکەن و داوای بینینی بەرهەمە عێراقیەکان دەکەن پێش ناردن ئێمەش بەشێکی تایبەتمانەیە کە ئەو بەرهەمانە نمایش دەکات کە دەنێردرێنە دەرەوەی عێراق ئەمەش لە پێنا ئەوەی مارکێتینگی باشتر بۆ بەرهەمە خۆماڵیەکان بکەین و چانسی ناردنە دەرەوەیان زیاتر بێت ژووری بازرگانی وەک ماڵی بازرگانان وایە ژووری بازرگانیە کە داکۆچی لە مافەکانیان دەکات لە کاتی دروستبوونی کێشە یارمەتی چارەسەری دەدات بۆ نمونە ماوەی پێشوو نرخی دۆلار بەرامبەر دیناری عێراقی زۆر بەرز بووە ئەمەش کێشەی بۆ بازرگانان دروست کرد بەهۆی ئەوەی هاوردەکردن بە دۆلار ئەنجام دەدرێت ئەوە بوو سەرۆکوەزیران داوای کۆبوونەوەی کرد لەگەڵ ژووری بازرگانی و لیژنەیەک لە ئەندامانی هەموو پارێزگاکانی عێراق لەگەڵی دانیشتن و لیژنەیەک لە ئەندامانی هەموو پارێزگاکانی عێراق لەگەڵی دانیشتن گەیشتنە ئەنجامێک بۆ چارەسەرکردنی کێشەکە بەگشتی لە هەر پارێزگایەکی عێراق جگە لە بەغدا کۆمپانیا تۆمار بکرێت پێویستە لایەکێتی ژووری بازرگانی تۆمار بکرێت ئەوەش بۆ گشتاندنی ناوی کۆمپانیاکەیە بۆ هەموو پارێزگاکانی دیکەی عێراق بۆ ئەوەی دوایی بتوانێت لە هەموو پارێزگاکاندا کاری بازرگانی ئەنجام بدات بۆ نمونە کۆمپانیایەک لە ژووری بازرگانی سلێمانی ناوی خۆی تۆمار کردووە ئێستا دێت لە یەکێتی ژووری بازرگانان ناوی خۆی تۆمار دەکات کە ئەمە کۆمپانیایەکە پێشتر لە ژووری بازرگانی سلێمانی ناوی خۆی تۆمار کردووە دوای ئەوە دەتوانێت لە هەموو شارەکانی دیکەی عێراق کار بکات لای ئێمە جیاوازی نییە لە نێوان شارەکان ژمارەی کۆمپانیا ناوخۆیی و بیانیەکان لە هەرێمی کوردستان ساڵی 2022 کۆمپانیای ناوخۆیی 28,000 کۆمپانیا کۆمپانیای بیانی 3,500 کۆمپانیا لقی کۆمپانیای بیانی چلق ساڵانە دامەزرانی کۆمپانیا لە هەرێمی کوردستان لە نێوان 1500 بۆ 2000 کۆمپانیا تۆمار دەکرێت. چۆنیەتی تۆمارکردنی کۆمپانیا و ناوی بازرگانی لە هەرێمی کوردستان بە یاسا ڕێکخراوە و ئەو یاسایانەی لە تۆمارکردنی هەر ناوێکی بازرگانی بە هەند وەردەگیرێن پێشتر بەشێک لە تۆماری کۆمپانیاکان و ناوی بازرگانی لە ژوورە بازرگانیەکان ئەنجام دەدرا بەڵام ئێستا لایەنی پەیوەندیدار بەو بابەتە وەزارەتی بازرگانی و پیشەسازیە لە ڕێگەی سیستەمی یەک پەنجەرەییەوە تەواوی کارەکان بۆ بازرگانان ئەنجام دەدرێت ئەوەی تایبەتە بە ژوورە بازرگانیەکان ئەوان ئێستا زیاتر چ کارێک ئەنجام دەدەن ژمارەی ئەندامەکانیان چەندە چ کێشەیەکیان لەگەڵ تۆماری بازرگانی عێراقی هەیە. تا ئێستا 25,000 ئەندامی کە هەویە ژووری بازرگانی هەیە هەیتمان لای ئێمە ناونووسکراون و ژمارەی ئەو کۆمپانیانێک کە لای ئێمە هەن و حازرن تا ئێستا 999 کۆمپانیایە لەوانەیان تقریبان 3,883 کۆمپانیای ئەوەی پیشەسازیە نووسینگەی فرۆشتنی خانوبەرەمان هەیە 2086 نووسینگەمان هەیە ژمارەی کۆمپانیای بیانیەکان تا ئێستا لای ئێمە تۆمارە 1202 کۆمپانیایە ئەوەی لای ئێمە تەزیلە ئەوەی تایبەتە بە ژووری بازرگانی پیشەسازی زۆرجار ئەم پرسیارە دەکرێت ڕۆڵی ئێوە چی بووە دەوری ئێوە چی بووە لە بەهێزکردنی بازرگانی لە هەرێمی کوردستان و تەنانەت پەیوەندیەکانیش لە دەرەوە ئێمە تا ئێستا بۆ زانینی جەنابتان 32 یاداشنامەی لێکتێگەیشتمان واژوو کردووە لەگە کۆمپانیای بیانیەکان لە دەرەوە بۆ بەهێزکردنی
کۆمپانیای ناوەخۆ و کۆمپانیا دەرەوە تا بتوانین زیاتر خزمەتی کوردستان بکەین تقریبا تا ئێستا تێگەیشتنێکی زۆر باشمان هەبووە و ئیسیفادێکی زۆر باش لە کۆمپانیا دەرەوە کرا ئەوانەیە کەوا صاحب خیبرەنە کە دێن لە تەکنەلۆژیان لە ئێمە باشترە ئێمە لەوان خیبرە وەردەگرین و تا ئێستا لەسەر ئەوە پێگەیشتین فترەك پێش ئێستا لەگە کۆمپانیای ئەمریکیەکان دانیشتینە دەمانەوێت داشنامەیەک تەوقیع بکەین لە گەریان مانجی 6 تقریبا دەوری چەند کۆمپانیایشی ئەمریکی دێن بۆ کوردستان لە بواری زراعە لە بواری کشتتوکال ئیش دەکەن بەتەماینە ئێمەش لە مقابلی ئەوان کۆمپانیەکانی خۆمان حاضر بکەین پێکەوە هەتا گفتوگۆ بکەن بگەنە حلێشی ئەوها بین لێرە کۆمپانیەخوان تیم تۆمار بکەن و ئێمەش ئەوها لەگەر قونسولی ئەمریکی و لەگەر ژووری بازرگانی ئەمریکا و هەت تێگەیشتێکمان لێک تێگەیشتینە کەوا ئەو فترەی ئەوان بین لێرە لەگەرەمە کار بکەن کۆمپانیای ژووری بازرگانی ئەمریکی لەگەر ژووری بازرگانی هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجە پێکەوە یاداشنەیەمان تەوقیع کردیا لەو فترەی دەست بەکار دەبین پێکەوە مامۆستا تایبەت بە ژووری بازرگانیەکانی عێراق ئەوانی بە تایبەتی بەغدا ئێوە هەماهەنگی و پەیوەندیتان چۆنە لەگەڵ ئەم ژوورانیان وەڵڵاهی لەگەر وەزارەتەکان باشنیە لەبەر ئەوەی ئەو کۆمپانیەکەوە لە بەغدا تەزیلە لێرە ناخوا ئەوەی لێرە تەزیل کراوە ناونووس کراوە لە بەغدا ناخوا بەڕاستی مەشاکلێکی زۆرمان هەیە لەبەرەوەی دەبی شتێک هەبیتنکەوە کۆمپانیا لێرە تەزیل بکرێت لە بەغداش کاری پێ بکرێت یاخود لە بەغدا تەزیل بکرێت لێرەش کاری پێ بکرێت ئێستامان لەسەر خەتین لەگەر ژووری بازرگانی بەغدا و ئەوانە پێکەوە بتوانین شەشی وا بکەین کا کۆمپانیەکان لە هەر جەیەک بتن لە مووسڵوی لە بەغدابی لە هەر محافەزێک لە عێراقبی کار بکە و ئیش بکە و ئیشی خۆی جێبەجێ بکە گومرجی خۆی بدا گومرگەکان ئەگە لێرە گومرگ دەدەی لە ڕێگا بۆ بەغدا دەبی جارێککە گومرگ بدەیەوە ئەو مەشاکلانەمان گەلک زۆرە بەڕاستی زۆر حولشماندا و ئێساش خەریشین زیاتر حول بدەینکەوە ئەو شتە نەمینیت ینی گومرگ کەدرا لە ئیبراهیم خەلیل یاخۆت لە بەسرادرا تا هەولێر فەرق نەبی یاخۆت لە زاخۆدرا هەتاوەکو بەسرا فەرق نەبیتن هەموو یەک عێراقا دەبی گومرگ یەک گومرگی نابی گومرگەکانەوە بۆ نەوەی بەراو بێعالەم زرر بکە زەرەکەش لەسەر شانی هاوڵاتیانە. بەنسبەت کۆمپانیەکان کێشەیەکی زۆرمان هەیە یەک لەو کێشانە کەوە گەورەترین کێشەیە مەوزوعی باج و ڕسومات و ڕۆتینیاتی دەوایرەکانە ئێمە دەبی و شتێکی وا بکەین مەوزوعی ئەو بازەی لەسەر کۆمپانیەکان کەم بکەینەوە مەوزوعی ڕسوماتی تر هەیە لەسەر کۆمپانیەکان کەم بکەینەوە تاوەکو بتوانین کۆمپانیەکان تەشجیع بکەن زیاتر بێن لەلای ئێمە خۆیان تەزیل بکەن و ئیشی زیاتر بکەن و هەتا بۆ پەرەپێدانی هەولێر و بۆ پەرەپێدانی کوردستان بە عام کۆمپانیای بیانیش بەڕاستی گەورەترین مشکلەی کۆمپانی بیانی لێرە ئیجراعاتی ڕۆتینیاتە ئەوزەگەر کۆمپانیا بێ ئەگەر پیشەسازی بێ ڕۆتینیەکی زۆرمان هەیە لە گشت وەزارەتەکان ئێمەش هەموو وەختێک بەڕاستی زۆر هاندەری ئەو کۆمپانیە بیانیانن کە تەژیان دەکەن کەوا بێن بۆ هەولێر خاستە ئێمە بە ناوی هەولێر قسان دەکەین هەشە دێن یعنی بەس لەبەر ئەو وەزعی مەسەلەن با واقعانە بیت کە گوێیان لە هەولێر دەبیم هەولێر بەشێکە ئێستاحالیان لە عێراق وەزە عێراقە ژیان لێ دەبی مەسەن وەزعێکی ئەمانی تێدا نیە و بڕێک مەشاکل و چ تێدایە ئێمەش ڕایەن خۆمانەوە زۆر محاوڵەمان کردێ بە ئەمر واقع وەزی هەولێر و کوردستان بۆیان باز دەکەین کەوا ئەوەش دەورێکی زۆری هەبووە بەڕاستی زۆر خەڵکیش بە قەناعەت و بە چش هاتوونە وازایان دیوە. تۆمارکردنی ناوی بازرگانی لە هەرێمی کوردستان سیستەمی یەک پەنجەرەیی بازرگان بۆی هەیە ناوی سیانی خۆی یان ناو نازناوی خۆی تۆمار بکات وەک ناوی بازرگانی بەڵام نازناو بە تەنها بەبێ ناو تۆمار ناکرێت ناسنامەی کارتی نیشتیمانی بەکار دەهێنرێت بۆ وەرگرتنی زانیاریەکانی خۆیان ناوی بازرگانی کەسی بیانی مۆڵەت پێدراو لە عێراق تۆمار دەکرێت بە هەمان شێوەی تۆمارکراو لە وڵاتەکەی خۆی ناوی بازرگانی کۆمپانیای هاوبەش سادە یان پرۆژەی کەسی دەبێت بەلایانی کەم ناوی کەسیەکێک لە هاوبەشەکان لەخۆ بگرێت ناوی کەسی و نازناو وەک ناوی بازرگانی بۆ کۆمپانیای سنووردار ڕێگە نادرێت تایبەت بە ڕێکخراوە ئابوووریەکان لە هەرێمی کوردستان کە وەک نوێنەری بازرگانان چ داواکاری و پێشنیارێکیان هەیە بۆ باشترکردنی دۆخی بازرگانان
چونکە کابینەی نوێم هەنگاوی گرنگی ناوەبەرە و کەرتی تایبەت هەموو هەوڵێکی داوە لە چوارچێوەی یاسا و ڕێنماییەکان کارئاسانی تەواو بۆ کەرتی تایبەت بکرێت. ئێوەکو ڕێکخراوەکەی خۆتان کە ڕێکخراوێکی ئابوورین کەرتی تایبەت چی کردووە لە هەرێمی کوردستاندا؟ بەڕاستی لە عێراق و هەرێمی کوردستانیش و لە وڵاتانی دیکەش کەرتی تایبەت ڕۆڵێکی هەرە گرنگ دەبینێ لە بژاندنەوەی ئابووری و لە بنیادنانی هەر وڵاتێک لە وڵاتەکاندا. بۆیە لە هەرێمی کوردستان و عێراقیش کەرتی تایبەت هەستاوە بە دیتنی ڕۆڵی خۆی و بە تایبەتی لە هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوودا دەتوانم بڵێم کەرتی تایبەت ڕۆڵێکی هەرە گرنگی هەبووە لە ئاوەدانکردنەوە و لە جوولەی بازرگانی و لە بنیادنانی ژێرخانی ئابووری ئەو وڵاتەدا. بێگومان لە هیچ وڵاتێک یا لە هیچ لە جیهاندا بەگشتی حکوومەت ناتوانێت بە تەنیا ڕۆڵی بنیادنانەوە یاخود بژاندنەوەی ئابووری ببینێ بە تەنیا ئەگەر هەماهەنگی تەواوی لەگەڵ کەرتی تایبەت نەبێت. ئێمە ئەگەر باسی کەرتی تایبەت بکەین لە هەرێمی کوردستان زۆر پێشکەوتوترە و زۆر دەوری زیاتر بووە لە بەشەکانی تری عێراق. ئەویش ئەو زەمینە سازیە بووە کە لە چەند ساڵانی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان و نزیکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کەرتی تایبەت بووە بە شێوەیەک لە شێوەکان. بەڵام ئەگەر ئێمە بین باسی ئەوە بکەین کە ئایا کەرتی تایبەت گیر و گرفتی نییە لە هەرێمی کوردستان یاخود لەکوێدا گیر و گرفتی هەیە، بێگومان گیر و گرفتی کەرتی تایبەتیش لە هەرێمی کوردستان هەیە و ئەگەر ئەو گیر و گرفتانە نەبووایە لەوانەیە پێشکەوتنی زۆر زیاتر لە هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و بژاندنەوەی ئابووری بەدیداهات. کاگەیلان ئێوە خۆتان ڕێکخراوێکی ئابوورین، ئێوە پێشنیارتان چیتان کردووە، ئێوە بوونەتە نوێنەری بازرگانان، باسیێواکەی شتی باش کراوە بەڵام کەم و کورتیشەیە. ئێوە چی یان ئێوە نێوەندگیرن یان ئێوە چی دەکەن، ئێوە ڕۆڵی ئێوە چی بووە؟ ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا لە چەندین کۆبوونەوەی کە لەگەر حکوومەت پەیوەندیدار بۆ بەشداریمان کردووە و هەمیشە پێشنیارمان هەبووە لە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستان هەیە و هەروەها دەنجی بازرگانان و خاوەن کارگە و کارخانەکانمان گەیاندوتە حکوومەتی هەرێمی کوردستان چ لە ڕێگەی وەزارەتی بازرگانی، چ لە ڕێگەی وەزارەتی دارایی، چ لە زۆر جاریش وە بووە گەیاندومانەتە ئەنجومەنی وەزیران. هەندێک جار بەڕاستی ئەوە وەڵام هەبووە، بەڵام زۆربەی جارەکان دەتوانم بڵێم وەڵامی ئیجابی نەبووە، یاخود ئەگەر وەڵامی شەبێ وەڵامێکی شەفەی هەبووە بەڵام کاریگەری نەبووە، یاخود ئەو کارە نەکراوە کە خاوەن کارگەکان ویستوانە یاخود بازرگانەکان ویستوانە. هەندێک جاریش ئەو داواکاریانەی بازرگانان و خاوەن کارگەکان دەیکەن بەڕاستی لەوانەیە لە دەستەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستاندا نەبووە. کاگەیلان تایبەت بە ئەندامەکانی خۆتان ژماری ئەندامەکانتان چەنە؟ ئایا ساڵ لە دوای ساڵ زیادی کردووە یاوەکو خۆی و مەرجەکانی چییە بۆ بوون بە ئەندامێک لە ڕێکخراوێکی بازرگانیە و دەور و ڕۆڵی چی دەبێت؟ بەڵێ لە ڕاستیدا ئێمە دوای ئەوەی کە دەست بەکار بوون لێرە ئەندامەکانمان زۆر ژمارەیەکی زۆر کەم هەبوو لە ئەندامەکان، بەڵام دوای ئەو سێ چوار ساڵەی کە ئێمە هەوڵی جددیماندا کە پێناسەی بازرگان بەڕاستی ئەتوباری هەبێ و بازرگان وەکو خۆی ئەتوباری پێ بدرێ و بتوانین بازرگان سوودمەند بێ لەوەی کە دەبێتە ئەندام لە سندیکایشی وەکو ئێمە لە بەرامبەردا چی بۆ بکرێ. ئەوانە هەموو هەوڵێک بوونە و چاڵاکی یەکێتی هاوردە و ناردنکاران بۆ کە لە چەند ساڵی ڕابردوودا پێشوازی لە چەندین شاند کردووە و چەندین شاندی ناردۆتە دەرێ و لەگەر زۆربەی کۆنسولگەریەکان و لەگە ژوورە بازرگانیەکانی وڵاتانی دەرەوە ڕێکەوتنی کردووە. بۆیە ئەوانە هەموو هاندەری ئەو بوون کە خەڵک بێ ژمارەی ئەنداممان لێرە بەرز بێتەوە. ئێستا ژمارەی ئەندامان لە یەکێتی هاوردە و ناردنکاران لە لقی هەولێر بۆ گەیشتۆتە نزیک 2500 ئەندام کە ئەو ژمارەیە کەم نییە بەڕاستی لە لقی هەولێر و ئێمە مەرجمان بۆ ئەو کەسێک کە دەبێتە ئەندام لە یەکێتی هاوردە و ناردنکاران لقی هەولێر ئەوەیە یا دەبێت دوو بازرگانی کە ناسرااو بێ سەپۆرتی و تەئیدی ئەو کەسە بکەن کە ئەوە بازرگانە و هاوردەکارە یاخود پێناسەی ژووری بازرگانی هەبێ، ئەوانە مەرجی تایبەتن بۆ ئەوی کە ئەو کەسەی بێ بتە ئەندام لە یەکێتی هاوردە و ناردنکاران. دوو گرنگترین مەرجەکانی تۆمارکردنی ناوی بازرگانی داهێنرا و یان خوازراو. بازرگان بۆی نییە جگە لە ناوی کوردی و عەرەبی ناوی بازرگانی تۆمار بکات بۆ بازرگانیەکەی. دەکرێت ناوی بازرگانی ئینگلیزی تۆمار بکرێت لە هەرێم، بەڵام سنووری پاراستنی تەنها لە هەرێم بۆ دەکرێت.
ڕێگە نادرێت بە تێکەڵکردنی دوو زمان یان زیاتر لە ناوێکی بازرگانیدا. لقی کۆمپانیای بیانی مۆڵەت پێدراو لە عراق تۆمار دەکرێت وەک خۆی لەگەڵ زیادکردنی دەستەواژەی لقی عراق. وشەی ئاینی ناگونجێت وەک ناوی بازرگانی بەکار بهێنرێت. بازرگان نابێت ناوێکی بازرگانی بەکاربهێنێت کە ببێتە هۆی بەهەڵەبردنی خەڵک یان سەرلێشێواندنیان. ناکرێت ناوی بازرگانی واتایەکی وا بگەینێت کە بەشێکە لە دام و دەستگاکانی دەوڵەت. ناوی بازرگانی دەبێت واتای جۆری کۆمپانیا بگەێنێت. لە هەرێمی کوردستان چەند ساڵێکە هەوڵی تەواو دراوە بۆ ڕێخستنەوەی وەرگرتنی باز لە هەموو بازدەران بەبێ جیاوازی. ئەمەش لە پێناو زیادکردنی داهاتی نانەوتی باشترکردنی دۆخی ئابووری هەرێمی کوردستان. لەگەڵەوەش بازدەران داواکاری و گلەیی گازەندەیان هەیە. سەبارەت بەم پرسە بەڕێوەبەراتی بازی کوردستان چی دەڵێت لەو بارەیەوە؟ کاگەوڕێ سەبارەت بە بەڕێوەبەرایەتی گشتی باج لە هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە ساڵ لە دوای ساڵ باسەکرێت داهاتیان بەڕێوەبەرایەتیە لە زیادبوونەیە. ئەوەی کە تایبەتە بە کۆمپانیاکان شێوازی وەرگرتنی باج چۆنە بە چ ڕێکارێکی و ئەم باجە وەردەگرن. بەڕێوەبەرایەتی گشتی باجەکان ساڵانە پلانی بەرەو پێشچوون و ڕێخستنەوەی بازدا دەڕێژیتن. پلانی دوورمەودا هەیە، پلانی ساڵانەی خۆشی هەیە، ئامانجی دیاریکراویشی هەیە. لەو سۆنگەیەوە بەرەو پێشچوونی تەواو هەبووە و زیادبوونی داهاتەکان و ڕەزامەندی هاوڵاتیان لە کارەکانی بەڕێوەبەرایەتی گشتیەکەمان ڕنگدانەوەی ئەو بەرەو پێشچوونانن. تۆ بڵێ وەرگرتنی باج بێگرفت و بێکێشە نابی کە موکڕی تێدایە، بەڵام هەوڵەکان بەردەوامیان هەیە بۆ ئەوەی کە دادوەری تەواو لە وەرگرتنی باج بەدی بێ و هاوڵاتیانیش شەفافیەتی ئەو موسسە لە بەرچاو بگرن لە واگەاندنی داهاتەکانی و لە نەهێشتنی ئیستثناءات و نەهێشتنی جیاکاریەکان، وەرگرتنی باج لەو کەسانەی کە خاوەنی قازانجی گەورن و داهاتی گەورن لە وڵاتە و بەردەوام لێخۆشبوون لە سزا و سوولە بۆ ئەو کەسانەی کە بە هۆکاری زیادزیان نەیانتوانیەوە لە کاتەکانی خۆیان پارەکان بدەن. ئەوانە هەمووی لە موسسەکەمان ئەنجام درایە بۆ ئەوی هاوکاری بازدەران بکەین. ئێوە باج لە کێ وەردەگرن؟ باج لەوانە وەردەگیرێت کە خاوەنی قازانجن بە پێی یاساکانی باج سەرچاوەکانی داهاتیان باج دەیانگرێتەوە با یاسای باجی خانوبەرە و بە یاسای باجی دەرامەت بە سەرجەمە یاسایانەی کە لە بەڕێوەبەراتی گشتیەکەمان جێبەجێ دەکرێت. پۆڵەنی وەرگرتنەکەی چۆنە؟ ئێوە بە چ شێوازی وەرەگرێت؟ هەموو کۆمپانیەکان وەکو یەک باجیان لێ وەرەگرێت یاخود یاسایەکە جێگیرە لەسەر ئەم یاسایان باجە وەردەگیرێت؟ باج لە کۆمپانیەکان بە ڕێژەی 115 وەردەگیرێ. ڕێژەی هەڵکشاو نییە لە زۆربەی وڵاتان ڕێژەکە بە پێی زیادبوونی قازانجەکە تەساعودیە هەڵکشاوە، بەڵام لە هەرێمی کوردستان بە پێی یاسای ژمارە 26 ساڵی 2007 کە هەمواری پەرلەمانی کوردستانە لەسەر یاسای باجی دەرامەت ژمارە 113 ڕێژەی 115 لەسەردەم ئەو کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن لە پوختەی قازانجیان وەردەگیرێ وەکو باج. زۆر جار ئەمە گلەی و گازندێ لە ئێوە دەکرێت، دەوترێت کۆمەڵی کۆمپانیای باشی بیانی دێن لێرە و بەرهێنانێکی زۆر گەورەش دەکەن، کاری خۆیان دەکەن، باجیان لێ وەرناگیرێ. ئایا باج لە کۆمپانیای بیانی وەرناگیرێ لە هەرێمی کوردستان؟ نا، ئەمە دوورە لە ڕاستی. هەموو کۆمپانیا و کەسێک کە لێرە چاڵاکی هەبی و سەرچاوی ئەو چاڵاکی ئەو داهاتی کە لەم چاڵاکیەوە دەستی دەکەوێت بە هیچ یاسایەک نەبەخشرابی، بۆ نمونە بە یاسای وەبەرهێنان نەبەخشرابیانی سەرجەم ئەوانەی کە یاسا بیانگرێتەوە ئێمە باجیان لێ وەردەگرین. هیچ سەرچاوێک نییە کە یاسا ملکەتی کردبی بۆ باج لەلایەن دامەزراوی باج بەخشرابی. کۆمپانیا بیانەکان چۆن باجیان لێ وەرەگرن؟ کۆمپانیا بیانەکان هاوشەوەی کۆمپانیاکانی خۆمان ئەگەر لێرە نیشتەجێ بوون لە هەرێمی کوردستان مقیم بوون، هاوشەوەی کۆمپانیایەکی محەلی بازی لێ وەردەگیرێ. هەندێک جاریش دەوترێت کاگاوڕێ جیاکاری دەکرێت لە نێوان کۆمپانیاکانە لە هەرێمی کوردستان. کۆمپانیا کە داهات و قازانجێکی باشی هەیە باجی لێ وەرناگیرێت، کۆمپانیا بچووکەکان زۆر باجیان لێ وەردەگیرێت. ئەمە دوورە لە ڕاستی. هیچ کۆمپانیا و کەسێک کە زانیاریەکانی لەبەردەستی موسسەی زەریبی بیتن لە مەزراوەی بازبی جیاکاری تێدا ناکرێت. ئەو جیاکاریە کە دروست دەبی بەهۆی ئەو خۆدیزینەوانەیە لە شاردنەوەی زانیاریەکان و سەرچاوی داهاتیان و دەست نەگەیشتنە بە زانیاریەکان. ئەجینە هەر زانیارێک کە لە بەردەمی فەرمانبەری باج و موسسەی باجبی وەکو خۆی هەمویان بە دادپەروەرانە باجیان بە پێی یاسا لێ وەردەگیرێت.
داهاتی بەڕێوەبەرایەتیەکانی باج لە ساڵی 2022 باجی کۆمپانیاکان بەڕێژەی لە سەدا 71.6 باجی خانوبەرە بەڕێژەی لە سەدا 15.4 باجی دەرامەتەکان بەڕێژەی لە سەدا 11.4 باجی خانوبەرەی میری بەڕێژەی لە سەدا 1.5 داهاتی بەڕێوەبەرایەتیەکانی باز لەسەر ئاستی پارێزگاکان لە ساڵی 2022 هەولێر بەڕێژەی لە سەدا 52.1 سلێمانی بەڕێژەی لە سەدا 25 دهۆک بەڕێژەی لە سەدا 25